هەروەها ئەوانش دوورەکەونەوە لە حەوزی کەوسەر کە پشتیوانی ستەمکارانیان کردو. سيكون بعدي أمراء چەندان کار بەدەست لە دوای من دێت پێشەواکانتان لا يهتدون بهدي ولا يستنون بسنتي بەنەریتی من پەیڕەو ناکەن بە دینی من ناسەپێن بەسەرتانە یاساکانی دینی من فلا تصدقوهم بكذبهم باوەڕ بە درۆکانیان نەکەن ها مسلمانان ولا تعينوهم على ظلمهم هاوکاریان نەبن لەسەر ستەمەکانیان فمن دخل عليهم هركزات وشيان كاو پەیوەندی هەبێ لەگەڵیانە هاوکاری ستەمەکانیان بکە و باوەڕ بە درۆکانیان بکە فليس مني هل يصاب قناعتي وابك هيس پەیوەندی بە منەوە نییە ولست منه ومن هیچ پەیوەندیم بەوە نییە وليس بوارد علي الحوض دڵنیاش بێ نایەتە سەر حەوزی کەوسەر لەبەرەوە لە خۆتەوە پەنجەم وەرەکەی و دوای ئەمەکەوی و قسەوەکەی ئەمە قرسە دین ئەمە یا پشتیوانیە یا بخۆ بێبەریکردنە ئەی وەلا ئوبەڕا یانی چی ئەی کوفر یانی چی و شیرک یانی چی ئەی ئیمان یانی چی و ئەمە قوگاڵتە نییە ئەمە قەزیە ڕئیسیەکانی دوی دینە چۆن کەسانێ تۆ لا تجد قوما خافر مستحيل قومي وهب بيقضي ومن هم يؤمنون بالله واليوم الآخر تادوا يوادون من حاد الله ورسوله مستحيل خافر مشتي وهب يشي باوري بخابرجي دواي هبه دوستايتي دجمناني خاف يغمرك بعاشكره خافر مستحيل اشتي ونابيني شلون اشتي وهب هو تاهيش هكذا أوثق عرى الإيمان الحب في الله والبغض في الله بەهێستین ئەڵقەیەم دینە چییە خۆشەویستیە چێ و خۆشەوێ ئەوە گرنگە ڕقیشە لە کێ لە بەرخوا ئەوە گرنگە لەبەرەوەها بە پشتیوانی ستەمکارێک بزانە ئەو حەوزی کەوسەرە نابینی لە خۆتەوە پشگیری کەس مەکە شایەتیش بۆ کەس مەدە هاتوچۆی هەموو کەسیش مەکە کاژی خۆم فەمەن دەخەل عەلەیهیم هاوکاری هەموو کەسیشیش مەکە هەتا بزانی ئەمە لەسەر کتاب و سوننەیە بەو شێوەیە کە خوا ویستێتی ئەوجار